سڵاو بینەرانی بەڕێزی کاناڵی بیکەیفۆر ئەمڕۆ لە هەرێمی وێڵز لە بەریتانیا چاوپێکوتنێکمان هەیە لەگەڵ بەڕێز شاخەوان ئەحمەد. سڵاو لە تۆی سوپاس دەکەم بۆ میواندارێت سوپاس بشیت. زۆر سوپاس. ئەمڕۆکە چەند چاپێکوتنێک کفتۆکەمان هەیە سەبارەت بەو دۆخێکی ئێستا لە کوردستان هەیە و هەروەها سەبارەت بە ڕایدەربڕینی ئازادی کە ڕای بەڕێستان چییە؟ زۆر سوپاس بۆ میواندارەکەتان. من وەکو چالاکەوانێکی سەربەخۆ بەڕاو بیر و بۆچوونی من و وەکو چالاکەوانێک ئازادی ڕادەربڕین لە کوردستان لە سنوورێکی مەحدودایە و هیچ مەجالێکی ئازادانە و سەربەخۆیانە بۆ چالاکەوانان و ڕۆژنامەنووسان لە کوردستانی عێراقدانیە تەنانەت ئەبێ بە شێوازە چالاکیەکانیان بکەن دەنگی ئازادی خۆیان هەڵبەڕن کە لە سنووری حیزب و لە مەجالێکی حیزبیا بێت و سەر بە حیزبێک بێ ئەگینا هیچ کەسێک وەکو کەسێکی سەربەخۆ و چالاکەوانێکی سەربەخۆ ناتوانێت هەندێک چالاکی بکە و دەنگی ئازادی خۆی هەڵبەڕێت تەنانەت دۆسی بۆ دروست دەکرێ دەگیرێ ئەشکەنجە دەدرێ لە سجن دەکرێ و مەجاالەکانی بەرتەسک دەکرێتەوە ناتوانێت پۆستێک خەڵک لە کوردستانە لەسەر پۆستێک لەسەر کۆمنتێک دەکوژرێ دەڕفێنرێ ئازار دەدرێ. یعنی ئەوە دۆخی ئازادی ڕادەربڕینە لە کوردستانە تا ئەم دەخەیە و تا ئێستاشەیە کە لە ئەنجامی حکم و سیاسەتی چەوتی پارتیوێکێتی لە کوردستانە ئەو وەزع هاتووەتە ئاراوە. زۆر سپاس. بەڕێستان وەک ئاگادارن زۆر لە میدیاکان کۆمەڵی میدیا هەیە لە کوردستاندا کە دابش کراوە بەسەر گروپە جیاوازەکاندا. ئایا ڕاوبۆچوونتان لەسەر ئەو گروپە میدیاکارانە چیە؟ ئایا ڕاوبۆچوونیان بە ئازادی دەتوان تێدا دەرببڕن هەموو شتێک نیشان دەدرێت بە ئازادی؟ بە بڕای من هیچ میدیایەکی ئازاد لە کوردستانە نیە. هیچ کەسیش ناتوانێت بە ئازادی میدیایەکی هەبێ ناتوانێت ئیدانەی میدیایەک بدا کەناڵێکی ڕاگەیاندن بدا ئەگەر حیزب لە پشتی نەبێ و ئەگەر دەسەڵات لە پشتی نەبێ. تەنانەت لە ڕێگەی هێز ئەمنیەکانەوە لە ڕێگەی دادگاوە ئەمانە تۆمەتیان بۆ دروست دەکرێت ئەمانە دەخرێنە قاڵبێکی وەکو تاوانێکیان بۆ دروست دەکرێت لە زیندانەکان لە دادگاکان کە دادگاش لەم کاتەیە سەر بە دەسەڵاتە و سەر بە حکومەتە ناتوانن هیچ دەنگێکی ئازادی خوان هەڵببڕن. بۆیە بەڕای من ئەوانیش سەربەخۆی خۆیان لە دەستداوە لە کوردستان. کاک شاخەوان کۆمەڵێک دادگاکە لە کوردستان هەیە ڕۆڵی ئەو دادگایانێت چێ و ڕاوبۆچوونی بەڕێستان چیە سەبارەت بەم دادگانە؟ بڵێ بەڕای من ڕۆڵی دادگاکان لە کوردستانە و لە هەرێمی کوردستانە دادگاکان دادوەرەکان ئەمانیش بێبەش نەبوون لەو هەژمونە سیاسی حیزبی پارتیوێکێتی کە لە کوردستانە هەیە و تەنانەت ئێستا تەنانەت سیاسەتی نادروستی پارتیوێکێتی شۆڕبۆتەوە گەیشتووەتە ناو دادگاکان و تەنانەت دادوەرەکان بە پێ ئەبێ بە تەسکەی حیزبی و بە ئەمری بە پشگیری ناوچە و کۆمیتە و لق و مەڵبەندەکان بچنە دادگاکان و لەوێەوە ئاراستە دەکرێن و دۆسیە بۆ خەڵک دروست دەکرێت و دادگاکان بەلا ڕێدا دەبرێت و وەکو کەیسی لەو کەیسانە هەیە کە کەیسی شێروانی کە تا ئێستا بەبێ بەڵگەیەکی دروست کە لە بەردەستا بێ نزیکەی وا 4 ساڵ دەبێ زیاتریشە لە زیندانە و بەبێ ئەوەی یعنی لە دادگاکان تەنها ئەوەیە تۆمەتێک بۆ دروست دەکرێت هەر کەسێک لە کوردستانە لە کوردستانە تەواوی دنیاە کە پۆلیس دەیگرێ یان دەچێتە دادگاکان سجن دەکرێت مافێکی خۆی هەیە پێویستەکە مافی ئەوەی هەبێ سەردانی بکرێ ببینرێ بینینی هەبێ لەلایەن فامیلەکەی و لە ئایلەکەی ببینێ. بەڵام شێروانی تا ئێستاش تا ئەم دەقەیە ناتوانرێ مواجهی هەبێ ناتوانرێت بینینی هەبێ لەگەڵ ئایلەکەیە کە ئەمە حەقێکی قانونی و یاسایی خۆیەتی حەقێکی ئینسانی خۆیەتی وەکو ئینسانی وەکو زیندانیەک. یعنی ئێستا زیندانەکانی پارتیوێکێتیش زۆریان فەرق نیە لەگەڵ زیندانەکانی سووریا کە باز دەکرێت ئەوانە لەوە چێ کە چەندین زیندان بێسەر و شوێنە تا ئێستا کە سوکاری هەواڵی نازانن. بۆیە ئەمەش ڕۆڵی دادگاکانە و ڕۆڵی سیاسەتی خراپی
ئەو دەسەڵاتەیە کە لە دەسەڵاتی کوردی هەیەی تا ئێستا و تا ئەم سەردەمە. کاک شاخەوان لێرە لە وڵاتی بەریتانیا لە شارە جیاوازەکاندا ساڵانە چەندان خۆپێشاندان و چالاکی ئەنجام دەدرێت. ئایا ئامانجتان لەو چالاکوانیانە چییە؟ ڕۆڵی گرنگیان چییە و چالاکیانە؟ بەڵێ ئەمە وەکو چالاکەوانەیە ئەو چالاکیانەی خۆمان کە لێرە چالاکی دەکەین و وتاب دەخوێن و قسە دەکەین و لە سۆسیال میدیا و لە ڕاگەیاندنەکان بڵاوی دەکەینەوە ئامانج و هەدەفمان مەبەستمان لەو چالاکیانە و شارکردنەوەی خەڵکە و گەیاندنی دەنگی ناڕازی خەڵکی کوردستان و میلەتی بەشمەینەتی کووردە کە بەسێ مانگ جارێ مەعاشیان پێ نادرێ کە ژیان و گوزەرانیان نیە هیچ خزمەت گوزاریەکیان نییە. ئامانجمان لەوەیە براوخشەکانمان کە ئێستا دانیشتی کوردستانن ژیانێکی باشتر و چاکتریان بۆ بڕەخسێت و حکومەت گوێیان لێ بگرێ و بتوانێت بەرەو باشتر بڕاو و دەنگی ناڕازی خەڵکو و ڕووی ناشینی دەسەڵاتدارانی کورد و گەندەڵیەکانیان پیشانی خەڵکو و پیشانی تەواوی دنیا بدەین و کە ئەوان کێن و چۆنون و بۆچی بە بەردەوامن لە گەندەڵەکانە. ئێمە مەبەستمانە کە خەڵک لیان تێبگات و چیتر خەڵک سپۆرتیوان نەکات پشگیریان نەکات و سپاس. زۆر سپاس. کاک شاخەوان ئەمە دوایین پرسیارمە کە لە بەڕێستانی دەکەم. ئایا ئەو خۆپێشاندان و ئەو ڕۆڵانی کە لێرە ئەنجامی دەدەن ئایا دەنگی خۆتان تا کوێ گەیاندووە؟ بەڵێ ئێمە توانیومانە لە ڕێگەی ڕێکخراوەکان و لە ڕێگەی ئێمپیەکانەوە MP خۆمانەوە بە ئیمێڵێک بێ بە مەسجێک بێ بە پۆستێک بێ بە خۆپشاندانێک بێ توانیومانە دەنگی ئازادی کوردستان و ڕۆژنامەنووسان و ئەو دەنگانەی کە شەیدای ئازادین لە کوردستان و لە کوردستانە وەکو شیروان شێرەوانی و زیندانیانی بادینان و چەندین چالاکەوان کە لە ئێستاە ئێمە دەورەکەمان مەبەستمان دەوری چالاکەکانی ئێمە ئەوەیە وەکو پێشووتر نەماوە ئێستا سۆسیال میدیا کاریگەریەکی تەواو و باشی هەیە لەسەر دەسەڵاتداران و هەندێک جار خەبەریان نەکات و هەندێک جاریش ئێمە ئاگامان لە تاکە کەسێکە بێ کە دەگیرێ دەچێتە زیندانەکان ئێمە ئاگادار دەکرێنەوە ئێمە خۆپشاندانیان بۆ ئێمە هەڵوێستی خۆمان ئەنوێنین ئێمە دەنگیان دەگەێنین ئێمە هەوڵ دەین لە ڕێگای کۆنسوڵخانەی ئەو وڵاتی بریتانیاکە لە عێراق لە کوردستانە دەنگی خۆمان بگەێنین لێرە و لەوێش بە هەوڵ و ماندووبوونی ڕێکخراوە مەدەنیەکان و ئازادەکان ئێمە هەوڵی خۆمانە دەین کە پەیامی خۆمان بگەێنین و زۆر سپاس. لە کۆتاییدا کاک شاخەوان ئێمە گەیشتنە کۆتایی بەرنامەکەمان ئێمە هیچ شتێکمان نەماوە بەڵام بەڕێستان ئەگەر هەر بیرروڕایەک و هەر شتێکی تر هەیە بتان هەوێ لەگەڵ بینەرانی عازیز. زۆر سپاس. لە کۆتایی بەرنامەکەشیان من سوپاسی ئێوەکەم بۆ ئەو چاوپێکەوتنەوە بۆ میوانداریە هیوادارم ڕۆژێ لە ڕۆژان دەنگی ئازاد و ئازادی سەر بکەوێت و ڕۆحی شەیدانی ڕێگای ئازادی شاد دەکەین و زۆر سپاس دەستان خۆش بێت. زۆر سپاس بشین. بیدارانی خۆشەویست ئێستاش گەیشتینە کۆتایی بەرنامەکە زۆر سپاس بۆی کە تا ئێستا لەگەڵمان بوون بەخوای گەورەتان دەسپێرم.